ئێمە ئەمڕۆ میوانێکیشمانە بێ کە بتوانین زیاتر گفتگۆی لەسەر بکەین ئەویش هاوکارم پەیوەند زیاتر ئاماژە بە میوانەکەمان دەست خۆش سەر کۆبۆی کاپێتوتین کامڕۆ بەرنامەکانی کورسات چیە ئەنجایەکێک لەو پرۆگرامانەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە پەخش ئەکرێت لە شاشە جوانەکەی کورسات کە بە هاوبەشی دەستگای میدیایی کورسات و پەیمانگای تەکنیکی کوردستان بەرنامەی زانین زۆنە کە شەوانە لە نێوان ناوەندە ئەکادیمیەکاندا پێشبڕکەی زانست و زانیاری ئەکرێت بۆ ئەوەی کە بتوانن پلێکی باش بەدەست بێنن کە ئەم شەو دێم پرۆگرامە ئینجا ئێمەمانەوێت زانیاری زیاتر لەسەر ئەم پرۆگرامە وەربگرین بزانین ئامادەکاریەکانی چۆنە و ناوەڕۆکی بەرنامەکە چۆنە بە میوانداری زۆر بەڕست مامۆستا هەنار ئازاد وەکو سەرپەرشتیاری بەرنامەی زانین زۆن لە پەیمانگای تەکنیکی کوردستان سڵاو لێ بێ مامۆستا بەخێر بێ سەرچاو بەخێر بێ فەرموو بەخێر بێت بەخێر بێ مامۆستا بەخێر بێ سەرچاو بەخێر بێ سەرتا پیرۆزبایی ڕۆژی جلی کوردیت لێ یەکەین اینجا هەڵبم بۆنێەوە هەمیشە کورسات پرۆگرامە تایبەتەکان و لە بۆنە تایبەتەکانە با پۆشاکی کوردیەوە پرۆگرامەکانی نمایش ئەکات ڕاستە سپاس بۆ ئێوە سپاس بۆ بانگشتەکەتان ئێمە سپاسانەکەین و سپاسی کەناڵی کورساتی ئازیزەکەین دەستان خۆش بێ سپاسەوە ماوەیەکی زۆرە سەرقاڵن لەگەڵ هاوکارانمانە ئێوەش پەیمانگای تەکنیکی کوردستان و هەوڵێکی باشتان ناوەوە کاری باشتان کردو بۆ ئەم پرۆگرامانە بۆ لە کۆکردنەوەی تەواوی زانکۆکانی هەرێمی کوردستان بگرە ناوەندە ئەکادمیەکان بابەگشتی قسە بکەین و ئەو کار و چالاکیانەی ئێوە کردوتانە من پێم خۆشە باسی چۆکم تۆزی ئەرکێکی قورسە تاوەکو خوێن کارکۆکەی تۆ پەیوەندیەکان دروست دەکەی تاوەکو بەتایبەتی بەرنامەی زانی زۆن بەرنامەیەکی زانستیە یعنی پرسیارەکان زانستیە بێ ئامادە باشێکی زۆر باشی بۆ بکەیت ئێستا خەڵک زۆر بە وردی سێری بابەتەکانەکە تا چەند ئێوە کارتان لەسەر ئەم وردەکاریە کردووە بۆی کە بتوانن هەم بەرنامەیەکی چێژبەخش بێ هەم توانین کێبڕکێیەک بێت کە ئاشنابوونی زانکۆکان بە یەکتر بێت دەست خۆش سپاس سەرەتا پێم خۆشە سپاسی هەردوو بەڕێزان ڕاگری پەیمانگای تەکنیکی کوردستان پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر ڕێبوار مەلانەبی بکەم کە بەڕاستی زۆر هاوکار بوو لە کردنی بەرنامەکە و بە تایبەتیش سەرپەرشتیاری گشتی کەناڵی کورسات کاکدێرین لەتیف کە بەڕاستی زۆر ئەویش هاوکارمان بوو لەکردنی بەرنامەکەیە چونکم ئەم بەرنامەیە بەڕاستی بە کەسێک ناکرێت بە دوو کەس ناکرێت بە ناوەندێکی ئەکادمی بە تەنها ناکرێت ئینلان ئەبێت کەناڵێکی تەلەڤیزۆنی وەکو بەڕێستان سەپۆرتی بکات هاوکاری بێ بۆی بتوانین بەرنامەیەکی هەم ئەکادمی هەم پڕچێش ببەخشین بە فێرخوازەکانمان لە سەرجەم ناوەندە ئەکادمیەکان و لە سەرجەم ناوەندەکانی کوردستان. زۆر باشە بەڕێستە سەرپەرشتیاری بەرنامەی زانین زۆن تا چەند ئەرکێکی قورسە لەوەی کە کاتێک ئێوە ئەبێت ئامادەکاری بکەن سەرتا بۆی کە ناوەندە ئاکادیمیەکان بەرامبەر بە یەکتری بوەستنەوانە و ئامادەکردنی پرسیارەکانە. ڕاستەکەی خۆی کارێکی گرانە بەڵام ئێمە هەموو کاتوەکو تیمێک ئیشمان کردووە لە پەیمانگای تەکنیکی کوردستان هیچ کات خۆم بە تەنها نەبووم تیمێکی تایبەت بووین کە من لێرەوە سپاسی ئەو تیمە تایبەتاکەم کە لە هەرکەس تایبەتمەندی خۆی هەبوو هەرکەس ئەرک و کاری خۆی هەبوو کە توانیویانە هەموو ئەرکەکانیان بە پێویست جێبەجێ بکەن کارەکە گران بوو بەڵام توانیمان لەگەڵ کەناڵی کورسات بە هاوبەشی پێکەوە بتوانین کارێکی باش بکەین هەردوو لە بە هاوبەشی کارەکەمان کردو بە هاوبەشی ئەو ئەرک و ماندووبوونەی کە لەسەرمان بۆ کردومانە بە خۆبەخشانە بوو بێت یا بە هەر شێوەیەکی کە بوو بێت پێم خۆشە سەرەتا باسی بیرۆکێکی بەرنامەکە بکەم کە بیرۆکەی ئەم بەرنامەیە ساڵی 2023 لە پەیمانگای تەکنیکی کوردستان بە ناوی بەرنامەی بەهرەمەندانەوە بەڕێوە چوو کە تایە تیمێکی ئەکادمی باش سەرپەرشتی بەرنامەکەیان کرد لەسەر ئاستی هەر دەبەشەکەی پەیمانگای کوردستان بەڕێوە چوو دواتر دیقەتی ئەوماننا کە لە ڕێگەی بەرنامەکە توانرا نوێترین زانیاریەکان بە فێرخوازەکانمان بگەێنین و هەروەها بینیمان کە فێرخوازەکانی بەشە جیاوازەکان لە ڕێگەی بەرنامەکە زۆر باش توانیان لەکتری نزیک ببنەوانێ و پەیوەندێکی باش لە بینیانە دروست بوو هەر ئەمە بوو وای کرد کە بەرنامەکە گەورەتر بکەین و بیهێنە کەناڵی کورسات لەگەڵیان گفتوگۆمان کرد پاش دانیشتنێک قەرارمان نا کە بەرنامەکە لەسەر ئاستی سنووری پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین بەرنامەکە پارساڵ بەڕێوە چوو خۆشبەختانە فیدباکێکی باشی هەبوو بۆیە جارێکی کە دانیشتینەوە لەگەڵ کەناڵی کورساتا و قەرارمان نا کە بەرنامەکە گەورە و گەورەتر بکەین بۆ ئەم ساڵ وەکو بینەرانیش ئەیبینن بەرنامەکە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە پارێزگای هەولێر و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین و سۆران و کۆیە بەڕێوە چوو کە تیا هەموو ناوەندەکانی ئەم شوێنانە بە
بەشدار بوون ئەتوانم بڵێم 27 ناوەندی ئەکادمی بە زانکۆ و پەیمانگا تایبەتی و حکوومەکانەوانێ بەشداریان کرد لە بەرنمەکەیە. دەستان خۆش بێ بێکمانەمە بەرنمەیەکی زۆر زانستی و بەرنمەیەکی چێژبەخشی شەلامان کاتە تا چەند مامۆساوەکو خۆت لە نزیکەوە ئاگاداری پرۆگرامەکە بی بێکمانە خوێنکارانە ئێمە لە شاشۆیان بینین بێکمانەمە مامۆسا لەگەڵیانە هاتووە لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە ئەتوانین پردێکی پەیوەندی زانستی دروستکەین لە نێو زانکۆکان تا چەند ئەم بەرنمەیە ئەم پرۆگرامە بووە ئەو پردە دروست بکات کە بتوانێت زانکۆیەک لە هەولێر زانکۆیەک لە گەرمیان زانکۆیەک لە ڕاپەڕین زانکۆیەک لە سلەیمانی ئەم پردە دروست بێت و بتوانن لە ڕێگەی ئەم بەرنامە و دوای ئەم بەرنامەش ئەو پەیوەندی زانستی هەبێت و ئاڵوگۆڕی زانست هەبێت. وەکو بینەران لە ئێستا ئەیبین و بەرنامەکە شانی ڕەمەزان لە شاشە جوانەکەی کورساتەوانێ پێشکەش بە بینەران نەکرێت. شەوی وا هەیە بەرنامەکە لە بینی ناوەندێکە لە سنووری پارێزگای هەولێر و بۆ نمونە گەرمیان یا خود ڕاپەڕین ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕینیا سلێمانی کە تیا پێشوی بچنە بەرنامە و ڕێکۆردەوانێ ئەم فێرخوازانە گفتوگۆ ئەکەن پێکەوانێ چالاکیان هەیە پێکەوە ئەنجامی ئێن و سەرپەرشتیارەکانیش پێم خۆشە لێرەوانێ دەستخۆشیی تایبەتیان لێ بکەم دەستخۆشیی تایبەت لە هەموو ئەو ناوەندە ئەکادمیانە بکەم کە بەڕاستی توانیان زۆر بەباشی هاوکاری فێرخوازەکانیان بن هاوکاری ئەو سەرپەرشتیارانە بن کە بۆ نمونە زانکۆیەک کە لە هەولێرەوەیتە سلێمانی زانکۆی وها بۆ 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ لە سلێمانی ماوەتەوانێ کە ئەمە ئەکید ئەبێ هاوکاریەکی لە پشت بێت ئەویش زانکۆکیانە سەرۆکی زانکۆکانە خۆت ڕاگری پەیمانگایەکە کە بەشداری کردو لە بەرنامەکەیە بەڕاستی ئێمە ئەو پەیوەندی زۆر بە جوانی ئەبینین ڕنگانەوەیکی تایبەتیشی هەیە لە بەرنامەکە شائی بینین کە زۆر و یەک شتیکەش یەک پۆینتیکەش کە ئێمە زۆر دڵمان پێی خۆش بوو ئەوەیە کە ئەبینین لە گەنجی ئێستا زانکۆکان یاخود پەیمانگاکان تەنها کار لەسەرەوە ناکەن کە شەهادەیەک بن بە فێرخوازەکانیان کار لەسەرەوە کە چۆن فێریان بکەن بە گروپ ئیشەکانیان بکەن کە ئەمە شتێکی زۆر باشە بۆ بەرەو پێشچوونی هەموو سەکتەرەکانی کە لە ئێستاە هەیە و هەروەهاش سەپۆرتی یەکەکەن هاوکاری یەکەکەن کاتێک کە ناوەندێک خۆمان نەزانین بەرنامەکە کێبڕکەیە ئلان ناوەندێک سەرەکەی و ناوەندێکیش بەجێمانە هێڵێت بەڵام لە ئەخیرا زۆر بە جوانی زۆر بەدڵێکی گەورەوانێ پیرۆزبایی لە یەکەکەن هەردوو ناوەندەکە فێرخوازەکانیان و سەرپەرشتیارەکانیشان کە بەڕاستی ئێمە شتێکی تازەیە ئەتوانم بڵێم تا ڕادێک و زۆر ئێمەی خۆشحاڵ کردو و بەڵێنی شێن کە بتوانین کاری باشتر و باشتر بکەین لەسەر بەرنامەکە. زۆر باشە لە ساڵی پارە بچووکتر بۆ بازنەکە ئەم ساڵ گەورەتر کراوە پلانتان هەیە لەوەی کە زانین زۆن هەر بەردەوامی ئەبێت ئەم ساڵ زانین زۆنی 2 بۆ زانین زۆن بەردەوامی ئەبێت و ئەم جارە سنووری بازنەکەتان فراوان تریش ئەبێت پلانێکمان هەیە بەڵێ لەگەڵ کەناڵی کورسات باسی ئەم شتەمان کرد و زیاتریش باسی لەسەرەکەین وەکو پێشتریش ئاماژەم پێیا پارساڵ لەسەر ئاستی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بوو تەنها ئەم ساڵ هەولێریشی چوە سەر پلانمانە بۆ ساڵی داهاتوو هەتا بتوانین دهۆکیش بەشداری پێ بکەین زانکۆ و پەیمانگا هەم حکومی هەم تایبەتەکانی سنووری پارێزگای دهۆکیش و پێم خۆشە لێرە شانێ زۆر سپاسی سپۆنسەرەکانی بەرنامەکە بکەم و ئەمە لێرە پێیان ڕابگەێنم کە ئەمان تەنها سپۆنسەری بەرنمەیەکیان نەکردووە هاوکار بوون بۆ فێرخوازەکان دڵی فێرخوازەکانیان خۆش کردووە کە هاتوونەتە بەرنمەیەکی هەم چێژبەخش هەم ئەکادمی و توانی ومانە لە ڕێی بەرنمەکەوانێ نوێترین زانیاریەکان بە فێرخوازەکان و بە بینەریش بگەێنین. دەستان خۆش بێ بێگومانەمە کارێکی زۆر باشە بەڵام پرسیارێکی هاوڵاتیانیش هەیە زۆر جار من دوور و نزیک گوێم لێ بووە دانانی ئێوە وەکو سەرپەرشتیاری پرۆگرامەکە دانانی ئەو پرسیارە زانستیانە بەڕێستان تیمێکی مامۆستا هەیە یاخود چێ ئەم پرسیارانە داانێت بۆی کە بتوانن هیچ زانکۆیەک بۆ نمونە هیچ کەسێک جیاوازی نییە هەر کەسێک ئاستی خۆی پێشکەست ئەتوانێت پێشکەوێت. ئەکیت سپاس بۆ پرسیارەکەی بەڕێزیشت و بینەرانیش بەڕاستی پرسیارێکی جوان بوو هەر لە ڕێی ئەم پرسیارە شۆ من ئەتوانم دەستخۆشیێکی تایبەتم هەبێ بۆ ئەو تیمە خۆبەخشەی کە توانیان ئەو هەموو پرسیارە ئامادە بکەن. بەڕاستی تیمی پرسیارەکان تیمێکی ینی تیمێکی دیار نین تیمێکن شاراون بڵێ و ئەو تیمەش پێک هاتووە لە چەند مامۆستایەک لە زانکۆکانی سنووری پارێزگای سلێمانی و هەولێریش چونکم
ناوەندەکان لە هەولێریش بەشدارن لە سلێمانیش بەشدارن لە سنووری پارێزگای لە سنووری ئیداری ڕاپەڕین و گەرمیانیش بەشدارن بەڵێ هەر لێرە نیە ئەو تیمێکی دەرەکین کە لە چەند شوێنێکی جیاوازی کوردستانەوانە هێناومانن زۆر بە شێوەیەکی تایبەت توانیویانە سپاسیانەکەم جارێکی کەش توانیویانە کە بتوانن ئەو پرسیارانە بە کواڵتێکی باش و بە زانیاریکی ورد دابنێن و پێشکەشی بە بینەرانیشی بکەن و بە فێرخوازەکانیشمان باشەکاتەم پرسیارانە کەدانێت دوایە پێداچوونەوەشی پیاکرێت بۆ ئەوەی کە بە باشترین شێوازە بەڵێ ئێمە دوو تیممان هەیە تیمێک پرسیارەکان دانێت تیمێکی کەش هەر بۆ دڵنیابوون لە پرسیارەکان چونکم هەموو کەسێک قابل بە ئەوەیە کە غەڵەتێک بکە بەهۆی هەر هۆکارێکەوانە بێت ناڵین غەڵەت بەڵام تیمێکی کەمان هەیە کە ڕڤی پرسیارەکانمان بۆ کات و سپاسی ئەو تیمە بەڕێزەشەکەین ئێمە دووبارە سپاسانەکەین دەستخۆشیتانەکەین بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە چاوەڕێکی ناوەندە ئەکادمیەکان بەدور لە هەموو شتێک گرنگترین شت ئەوەیە زانستە گرنگترین شت ئەوەیە کە خۆشی بخێنە ناو خوێندکارەکانمانەوە گرنگترین شت ئەوەیە کە پەیوەندیەکان زیاتر بتەوکەین سپاس بۆ ئێوە وەکو پەیمانگای تەکنیکی کوردستان و بە هەمانجی لەگەڵ دەستگای میدیای کورسات توانیتان ئەم پرۆگرامە دروست بکەن و ئەو پەیوەندیانە و ئەو پردانە و ئەو بەرنامە زانستی پێشکەش بە بینەرانکە دووبارە سپاس ئامادەبوون مەمنون ئامادەبوون